زۆر چاکە دکتۆرە، زۆر جار دایک و باوک لە ماڵەوە ڕەنگە ئازار شکێنێک بدەن بە مناڵەکە بۆ ئەوەی ئازاری سکەکەی نەمێنێ بەبێ ئەوەی ڕاوێژی پزیشکی پسپۆڕیان کردبێ. ئەمە تا چەند وا ئەکا نیشانەکە بشارێتەوە و ڕەنگە نیشانەکە نیشانەیەکی گەورە بێت، با بڵێن نەخۆشێکی ترسناکیش بێت، بەڵام بەهۆی ئەم وەرگرتنی دەرمانەوە حەبە ئازار شکێنەوە نیشانەکە بشارێتەوە و درنگ بکەون لە گەیاندنی بۆ لای پزیشکی پسپۆڕ و دەستنیشانکردنی. بەڵێ خۆی هەر ماڵێک کە منداڵی هەبیتن پێویستە ئازار شکێنی لە ماڵ هەبیتن و لە هەمووشی سەلامەتتر پاراستۆڵە و ئەویش پێشتر دەبی ینی معلوماتی هەبی مەسەن حەسەب تەمەنی منداڵەکە وەزنی منداڵەکە چۆن بەکاربیێنی و چەند بەکاربیێنیتن لە حاڵەتە ناکاوەکان مەسەن شەو درەنگە ڕێگەی دوورە لە ناکاو تای بەرز دەبێتەوە ئازارێکی هەیە دەتوانی پاراستۆڵەکە بەکاربێنی بەس ئەوە زۆر دووبارە نەبیتەوە ینی وەکو ئەوەی باس کرا مەسەلەن منداڵەکە بە بەردەوام ئازاری هەیە زیاتر لە 4 سەعات و چەند ڕۆژ و ئاوا نیشانەکانی تری لەگەڵدایە ئەو ئیتر هەر لە ماڵەوە بەردەوام بی هەر ئازار شکێن بدە لەوانەیە چەند جاری بیدایەتی ئازارەکە کەم دەکاتن بەس دواتر ئەگەر بەفعلی حالەتێکی زەڕور هەبی کە پێویستی بە چارەسەر و داخلبوون و نەشتەرگەری هەبی ئەوە تەخیری دەکاتن نیشانەکانیش کە دەگاتە لایمە زۆر زار ئەمەش وەختمان دەوێت تا دەگەینە تەشخیسەکە و پاراستۆلیش سەلامەترە وەکوتمان پێشتر بزانی کە حەسەب تەمەنی منداڵەکە وەزنی منداڵەکە چەندی پێ بدە زۆر لە بۆ بەکارهێنانی پرۆفین زۆر تەشجیعیان ناکەین لە هەندێک حاڵ ئەوانش دەتوان بەکاربینن کە پێشتر مەسەن تەکیل بی منداڵەکە کێشەی نەبووە یان لە نزیکەوە دکتۆر بینی بی لە بۆی دانابیت دەتوانی بەکاربینیتن بەس ئاوا بەبێ پرس و یەکەم جار ئازارێکی گرت و یەکسەر پرۆفین بەکاربینی پێمان باش نیە چونکە هەندێک تەمەنی بچووک نابێت بەکاربینی جورعەکەی فەرقی هەیە یان خوا نەخواستە ئەو سک ئێشەیە ئەگەر کێشەک بی لەگەدا لە دوازەگرێ لەوانەیە ئەو پرۆفینە کێشەکە زیاتر بکاتن لەبەر بوونی برین جاری وا هەیە تەقینی دوازەگرێ و گەدا بە باشترە ئەو پرۆفینە بەکارنێنن تا ڕێی پزیشکی پسپۆڕ وەردەگرێت. زۆر باشە دکتۆرە، لە کاتی سکێشەیەکی سادە باشترین ڕێنمایی بۆ دایکان و باوکان چییە بۆی بۆ مناڵەکەیان ئەنجامی بدەن؟ بەڵێ دوای ئەوەی کە دڵنیا دەبێتەوە سکێشەکە سادەیە و هۆکارێکی جدی لە دنیا ئەو کاتێک کە سکێشەکە دەگری بۆ نمونە و حاڵەتی سایکۆلۆژیە کە باسمان کرد مناڵەکە هادەکاتەوە لە شوێنێکی ئارامیدانێ خۆی مشەوەش نەکە زۆر جار ترسی داک و بابەکە وا دەکە منداڵەکە زیاتر مشەوەش بێت دەبینی دایکەکە مشەوەشە و شڵەژایە و دەگیری ئەوش زیاتر تەسیری لێ دەکاتن ئەوش مشەوەش دیارە بالفعل ینی کێشەیەکی جدی هەیە فهادی ئیکاتەوە شوێنێکی ئارامدای بنێ شلەمەنیەکی بداتێ ئەو ئازار شکێنێک کە پزیشک لە بۆی دانایە دەتوانی بەکار بینیتن زۆر جار ینی مەساز وەکو شێلان ئیستیفادەی دەبیت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی